كامل الو لا شوي كامل الو كامل الو كامل نعم كامل كاكا كاكا پێڕانە گەیشتین شو ليدا علي علي بو کوڕم کاتی تۆ دەمت دەکردەوە تامەمە شیر دەناو دەمی بنێن منەو کاتە شەیتانم بە پێپەتی دەناردەوە ماڵەوە علی کاکە هەرچی بڵێ درۆیە ئەو کاسەدەهی من نییە باشە بۆچی لەسەر ئەوەندە ڕەتت کردەوە ها کوڕم پێ دەڵێم عاقڵ بیمە بەڵام تۆ گوێم لێ ناگری علی بگومان دەگیرمە چی بکەم خۆم دەپارێزم تۆ من ناناسی من تۆ دەناسم باشیش دەناسم بۆست تۆ پیاکوژنی سەردار تۆ پیا هەڵخەڵەتێنێری سەردار تۆ پیاکوژنی هەروەیە بەزە و جارە دەیگوژم اینجا دێم و هەڵی دەخەڵەتێنم هەموو شتێکت دەبەم جەنگیز هەموو شتێک هەروەهانەوەکەم ئەو کەوەی ناو قەفەزی منە نا هەرگیز لە کوڕەکەم دوور بە یەکەم جار ماڵ پێویستی بەواو کەچی ڕاستەقینە هەیە وانیە جەنگیز باوکێککە بتوانی بەڕاستی بژی وانیە یەکەم جار بەهار دەبەمە لای خۆم کاتێوان دەبینی ئەی شەنیش دێتە لام اینجا هەموو شتانێ بەدەستت هێناوە بێنە بەرچاوی خۆت چۆن هەمووی دەنووسم جەنگیز علی بۆچی وەستاوی دەشتێ بکە دەیوێت کار بە بەهاریش کە شتێ بکە دەیکەم ئەو چت کرد علی ئێمە وارەک دەکەوت بووین سەیرێ و دەمانچانە کە پڕ بەدەست پیانە وەڵا زۆر بە مشکوفشی لە دەچن حەز دەکەم کۆتاییەکەی بینم دەی بەرگە بگرە چاک دەبیتەوە کاکە سەبرت هەبێت خوا چاک دەبیەوە کاکە کامل چاک دەبیەوە چاک دەبیەوە کامل لێرە بە کاکە کامل من لێرەم هەرچیەکە دێ من لە دەوری سەرت دەگەڕێم نامڕێوانیە بۆچی من بۆچی کامیلی دروستگار نەکردەوە فیر بۆچی منە دەڵبژار من هەڵم نەبژارد ئێرە نابێ خاڵۆ بای بێنە شوێنێکی پیاوانە لە شوێنێکی پیاوانە پرسیار و شتیوا دەکەن خوارزە مادام ڕێ بدەین بمرێ باوەڕای پرسیارەکانیش بدەینەوە وەڵامت پێ نادرێتەوە پارەی تۆ بەهێزە کەشتەوە لەم لایەنەوە هیچ سوودێکی نابێت یانی ناتوانم لێرە هەڵی گرمە بیبەم لە پێناو چاکبوونەوە هیچتر ناکرێ یانی ڕاستەکان دەزانم بەڵام ناتوانم بچم بیاڵێم لەشتی بێ دەرباز نەبوو دەربازت نابێ ئەزەل دەرباز نابی کامیل یان لێرە چاک دەبێتەوە یانەوە تا لێرە دەمرێت
ئەزال بێگومان وایە عەلیت بۆ لای خۆت ڕاکێشاوە تا کاسەتەکەی نیشان بدەیت هەر بۆیە شاتوتە ئێرە کاسێتەکە شارد بووە بۆچی چونکە بەڵگەیە تاگە ڕۆژێک شتێک ئاشکرا بوو هەموو ئاگرەکە لە عەلی بەردەی ئەو کاسەتە لە جان وەرگردوانیە کێ دەزانێت تۆ لەکەی ئەو منداڵت خەڵەفاندووە بۆچی ئەو کاسێتە تازە ئاشکرا دەبی جەنگیز بۆچی تازە ئۆف ئەرێوە چی ئەوەندەی دەرێن دەب دەبی تەقین بابە بیتەقینن کاسەتەکەت کۆپی کردو تاکو بیکەیتە گەرنتی ژیانت تا عەلی نەتکوژێ ها لەگەڵی شەریش وەستان باش نییە گوێزەکانت هەموو لای خۆت خەزم کردووە تا لە کاتی پێویستدا مەبەست جارێ ناوبردنی من نییە تۆ یەکەم جار بەکاری دێنی اینجا مرۆڤەکانە ناو دەبیت تۆ بە دوایی یاریەکی ترەوەی تۆ لە خۆڕا برکو ماڵت ناخەیتە بەردەستی هیچ کەس جەنگیز تۆ بەلا شاورێتی کەس ناکەیت جەنگیز ئەسڵەن تۆ بە دوای چی وەی جەنگیز یانی دەمێکە چاودێریمان دەکەیت چی دەوێت سەردار بڵێ بزانم ئەوەی کە تۆ دەتەوێ ئەزەل کوڕە لە کوڕەجێلەکەم گەرەوەی ناودەست و گیانت بدەیت ئێمە دەبێ بۆ خۆداوە ڕق بوەستی چۆنە؟ ها ئێستا بەڕاستی گەشتی ها لەگەڵ تۆ دوای قسە دەکەیت تۆ وا دەزانی ئەوە بە ئاسانی دەتوانی و ئەزەرە ترسناکە بگری ئەوە خواردنی تۆ نییە گەر یەک بگرینەوە دەتوانین بیخۆین ئەمە چۆن دەکرێت ئەو پیاوە خاڵی لاوازی نییە بابزام لێی دەکۆڵمەوە بە شێوازی خۆم بەڵکو منەوە شتە ببینم کە ئێوە نەتان بینیوە نابێ ئەو هاوڕێی منە ئاخرە و پیاوە تاکە کەسێکە متمانی بە من هەبێ یەکەم نییە جەنگیز دووەمە عەلی گەر سەردار بەتەمای ئەوە بێ پلان دابنی و ئەزەل لە ژیانی بکاتە دەرەوە چی دەڵێ؟ عەلی دەڵێم دوا دەکەوین دەڵێم لەگەڵ تامپاڵکەوێ ئیتر ناخەوێتەوە ئەوەندە دەڵێم ئیتر لە من دوورکەونەوە و هیچی تریش نا ناتوانم تێبگە خاڵە ناتوانم بیکەم ڕاستەوە عەلیە بۆ پارە منی فرۆشت پیاوی کوشت بە ململین داهێنا وتی گەراشکرێکی خانەوادەکەش دەکوژم بێگومان ئەو پیا کوژە ئەو عەلیە وتت خۆش دەزانێت شایانی مردنە بەڵام عەلی چتریش هەیە ئەو عەلی کاکایەتی منی کرد تەنانەت پەنجەیەکیشی ئازار نەدام گەورەی شەڕەفی دەپاراستم عەلیەکەیە خاڵۆ هیچ باسی ئەو عەلیم بۆ نەکردووی بۆ پاراستی من لە جەردەکان ئەو عەلێ برام سەگ ئێرەی گەست ئێستا گەر سەیری قۆڵێکی دەبینی عەلێ چتر هەیە بەڵام من ئەوەشم بیر دەکەوێتەوە هێشتا کڵۆلی ئەو برینە نەڕۆیشتووە لەسەر قۆڵی ماوە ئەو عەلێشەیە خاڵۆ بەڵام هێش تریش هەیە هەردوو چێنێکە ئەم کارەوە دەبێ یان دەبێ ڕقت لێ بێتەوە یان ئەوە تا خۆشت بێ خوارزە ئەگەر بتەوێ هەردووکیان لێکتر بکەیتەوە یەکسەر بەڕوو تا دەدەکەیتەوە هەردووکیان لێون دەبێ ناتوانم بیکەم ناتوانم خاڵۆ تۆ خۆت نایکەی خوارزاکەم تۆ ئەمر دەکەی دواتریش دەڕۆی تۆ نایکەی من دایکەم من دەربارەی چی قسە دەکەن؟ لەسەر من قسە دەکەن
بەڵێ خاڵۆ بۆ خۆشم ڕۆژەکەیت پێ دەڵێم بەڵێ خاڵۆ تۆ چەکەکە سوار دەکەی و ڕای دەکێشی بەڵام من بۆ خۆم عەلی دەکوژم بەڵێ خاڵۆ دەی پێم بڵێ کامل بڵێ هەڵە دەکەی بە خراپەوە سێرم کە بڵێ خۆزگە دەگەڕامەوە لای مناڵەکەم بڵێ دەستم بۆ هەرچی دەم دەیسووتێنێ بڵێ تۆ مێشکدەوەندە پڕ بۆ لە تۆڵە هەموو ئەو کەسانی بەدڵ و گیانەوە خۆشەویستن لە ناویان دەبەی بڵێ علی گولەی نەدام بڵێ تۆرێت دام شتێک بڵێ کامل قسە بکە خراپترین شت لای تۆ چییە بیڵێ بەڵام تکایە مەمرە بژی تەرە مەقاتل كامل خالو بلاش بكين ئەگەر وازێنە ئەو علی خۆش دوێ خاڵۆ ئەگەرە دۆسەد نەیتوانی ئەگەر نەیتوانی ئەو کەسەی لەجێ ئەو کارە دەکات شوتێکی لێ دەدات و لە کارەکە دەری دەکات
ئەرێ ئەزەل تۆ دڵنیایە پیاوە دەتوانێت کارە بکە؟ باشە بایارێک بکەین. ئەرێنا بەڕای منەوە پیاوە ناتوانێت بی ڕاستە چەند ساڵە پێوەی ماندەبووی بەڵام ناتوانێت چاودێری عەلی بکات. هیچ نییە چارەوەش دەکەین. منیش هەروە بیر دەکەمەوە هەر چەندیش لەگەڵی داماندوو بووبی ئەو کەسە پیاوی ئەو کارە نییە. بۆ دەستی بەخوێنە وەک عەلی من کەسی وام زۆر بینیوە هەموو شتێک تێک دەدەن بۆیە گەر ساتێک ئاگە لێ نەبێ نەک بۆ تۆ بەڵکو بۆ عەلی خوێن دەڕێژێ. منیش ڕێک پێچەوانەی ئەوە دەکەم. تۆفیق ئامادە نەبووی؟ یاریەکە چی لێدێ؟ تووشی بەڵایەکمان ناکە؟ هیچ برجارێکت نییە؟ ناکاکە خەمن نەبێ تۆ بێ ئومێد ناکەم. تۆ هەنگاوێک لێم وەرە پێش. ناو چییە؟ تۆفیق زەعیم. لەگەڵ من وەرە. سپاس کاک عەلی من تۆ بێ ئومێد ناکەم. لە کاتی ناخۆشی مەیکە تەفۆ ناخۆشی. وای ئێستا وەڕێکەوت تۆ نیگەرانمە بەخاڵۆ. هەمومان یەکەیەکە بەجیا ڕادەکەین لەو شتانەی کە دەرباز بوون لێیانەوە مەحاڵە. ئەو جارە بە ئومێدەوەی ئەو جارە لە مەترسی ڕزگاری دەکەین. کاکە نەمانتوانی لە ئەزەل بدەین. شتێشتر هەیە کاکە قسەی سەبزادەیەک ئەو ڕامیسە هەیە دەڵێن هاتووە بە دوای تۆدا. ئەو جارە بەسەر هیچ شتێکدا بازمان نەدا. لە هیچ شتێکیش نەترسای چاومان بڕیە هەموو شتێک. بەڵام لەبەر ئەوەی ئەوەندە زۆر گەڕاینەوە و سەیری دواوەمان کرد زۆر درەنگ ئەوانەی پێشخۆمان بینی خوارزە. هەمومان کاتێککە دەڵێن لە کۆتاییەکی بێدەرباز بوو ڕادەکەین خۆمان لە سەرەتای ئەو کۆتاییە بێدەرباز بووە دەبینینەوە.
کوڕە سەلیم واللهی بەدەستی بە تاڵگەرابیەوە قوربانی یەک گولەت ها ئەوە تۆی وەرە وەرە شتێکم لێرە لە بیر چوو بوو هاتبووم بیبەم کوێ دوکانەکە هەواڵێک نییە لە هیچ کەسەوە نییە کاگەلی مەبەستت کێیە؟ بۆ نمونە ئەزەل نەخێر بۆ نمونە ڕامیز ئەویش هیچ هەواڵێکی نییە؟ نە لێیش هیچ هەواڵێک نییە دیارە لە لای پیاوی هەتیو نییە ئەزەل لە ژێرەوە دیارە خەریکی کاری گرنگترە بۆ ئەوەی بتوانین لە ناوی بەری دەزانین دەبێت چی بکەیتە فۆ چی پێویستە کاگەلی؟ دەڵێی نابێ هیچ کەس خیانەت لە تۆ بکە وانییە؟ بەتەنیا شەڕ بکە لە ژێرمێزەکە دەرم هێنا ئەوە تۆ شاکڕیوەتەوە توت کەسا هاتە فۆ من ئەوم لەوێ داناوە داستت دەربێنە لە دواوە کوڕەوە لە بێ عەقلیم نییە باشەوە چەند ڕۆژە من تۆ دەناسم ها کوڕە کوڕە تۆ بووی بە کوڕی باوکم بۆ من ماڵەکەمت بۆ جێدی هێڵم لە دوای خۆمەوە دادەنێم تۆ هەڵەی کاگەلی کوڕە دەستت دەربێنە لە پشتەوە لە پشتەوە بە من پێ نەکەنیوی کوڕە کە دەدوت لەگەڵ بەهار بڕۆ پێم بڵێ لە ژێرەوە بە من پێ نەکەنیوی ئەو کاتەی منی جێل باوەڕم بە تۆ دەکرد ناکاکە بۆ خاتری خوا گورە سیر کە من چۆن بوومە قەشمەری منداڵان ئەگەر بێت و تۆش خایم بی من لەم دنیاە دەبەکتری کەسم لە کەریش دەبەکترم ئێستا لە دەم کوڕە چونکەوان بیر لە تۆ دەکردەوە خۆم دەزانی تۆش کەسێکی وەکو خۆمی وامزانی کە بەڵام مرۆڤ چۆن دەبێ خۆی لە بیر کاتە فۆ متمانە بە کەسێکی وەک من کارێکی عەقلانەیە ها لەبەرەوە گەر تۆ لە دوامینەوە پێ بکەنی ئەوا دەمت پڕ بکەم من منداڵ نیم کوڕە تۆ بڵێ تەفۆ تۆ خۆت بیڵێ براکەم هێستا لە تۆی بدەم یا لە خۆمی بدەم من پیاوی تۆم کاکە من ئیتر کاکە پیاوی تۆم لەبەرەوە لە کێ دەدەی لێی بداخ باش پەلە بکە چونکە پیاوەکانی ڕامیز وا لە ڕێگان من کەسێکی خراپ بووم پورێ ئەمە چ قسەیە کاوە منی شۆک و باوکمم وانییە من لە ژیانم کەسم خۆش نەویستووە چۆن خۆشت نەویستووە من دەزانم کەسێکت خۆش ویستووە شتێک بڵێم پورێ لەوانەیە نەخۆشیەکەی بەهار تەنها مەها نەبوو بێ ئەوەی لە عومەرم کرد بۆ کوشتنی چاکەکانی ناخم بوو ئادەی سەیرم کە بزانم سیر کە جوان سەینەوە چاوەکانم کە جوان کوێ بگرە کاتێ مرۆڤ شتێکی خراپ دەکە هەرگیز چاکە ناخیەوە نامرێ ئەوە دەنگی باوکتە لە بن کوێت بەسە ئیتر کوێ بۆ ڕامەگرە بەڵام بێدەنگ نابێ چی دەڵێ حاشاک ئەو بێشەڵ بەهێشتە چی لە تۆ دەوێ چیت پێ دەڵێ
دەڵێ خۆشەویستی بەهێزیە، دەڵێ ئەمە یاسای یاریەکەیە، هەر کەسێ تۆی خۆش بێ قوربانی تۆیە، دەڵێ دەبێ خۆشەویستەکەت بکوژی. ئەو خۆی پیسە، تۆش دەمت ببە بنگوێ و بڵێ پێی بڵێ من پیس نیم. چی بەکێ بڵم پورێ؟ جگەی لە تۆ ناتوانم هیچ بە کەس بڵم پورێ. من تاوانم کردووە. هیچ قسەم لەگەڵ تۆ نەکردووە، بەڵام سەیرکە ئێستا کاتی هاتووە. ئیتر باوکت ناخت فڕێدا بە یەکێکیان بڵێ دانی پێدا بنێ، داوای لێخۆشبوون بکە. یعنی بچمە زیندان؟ دەچمە زیندان گەر بیڵێم. فڕۆڵا تۆ ئەسڵەن خۆت لە زیندانی، ئەوە تەکلیلی ڕزگاربووین تۆ لای منە کە من ڕۆیشتم پورێ کە من مردم کێ تۆ ڕزگار دەکا بڵێ ئایشان وەرە دەرەوە لەم زیندانە ئیتر. کەس لێرە نییە؟ خۆشەویستی واتە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو کۆتاییە حتمیانەی کە هەر دەبێ ڕوو بدەن، بەڵام خۆشویستنی ئەو کۆتاییە کە باش دەزانی چۆنە خۆشویستنی کۆتاییەکە بێ ئەوەی حسابی بۆ بکەیت. جان باوکە وەکو گەڕانەوەی هەنگاو بە هەنگاو بۆ دواوە، وەکو ژماردنێک بۆ دواوە تاوەکو سفر، خۆشەویستیە کە بۆ دوجار چاوی لەسەر داخەی. ئیتر خۆشویستنێکی بەم جۆرە واتە بەندبوونە لە ناو خۆشەویستیەکەدا. ئەزەل چی دەکەی لێرە؟ سەرێکم لە پورە مەلیحەدا. ئەی تۆ؟ کەمە بێتاقەت بووم بۆیە هاتم. چارەنووس باوەڕت بە چارەنووس نییە؟ باوەڕم بەو نییە کە چارەنووس مرۆڤەکانێک جودا دەکاتەوە، بەڵام باوەڕمە بوونی قەدەر هەیە. ئەی ئەوانەی ڕوودەدەن؟ ئەوانیش چارەنووسن یان لە دەستی خۆمان بووە؟ نەخێر، تەنها ئەو شتانەی کە ڕوو نادەن لە دەستی ئێمەیە. یانی لەبەر ئەوەیە کە وەڵامی تەلەفۆنم نادەیتەوە. نەتۆ هەر کاتێ پێویست پێم بوو. بەرحاڵ با لەگەڵ چارەنووسەکەت بە تەنیا جێت بێڵم. ئەیشان مەڕۆ لە ڕای خۆ چی دەوێ ئەزەل؟ دەمەوێت نەڕۆی ئەوڕۆ مەڕۆ. تۆ باشی؟ نەخێر هیچ باش نیم. من بڕیارێکی قورسم داوایشان لەوانەیە بەمە شتێکی زۆر خراپم کردبێ. باش نیم چونکەوەی کردومە ناتوانم بە کەسی بڵێم.
بەڵام وەکو بڵێ شتێکی خراپ ڕوودەدا. من چی بکەم ئایشان؟ ئاخر ئێستا من چی بکەم؟ ئەسڵەن من چی بکەم ئازار؟ چەند ڕۆژێکە تۆم ناسیوە وە دەزانم لە مێژە دەتناسم. بۆچی کاتە شتێکم بەسەر دێبانگی تۆ دەکەم تا دڵم بدەیتەوە؟ بۆچی ئەم دەستانە لە من نامۆنین؟ بۆچی کە سەیرێ و دەستان دەکەم حەز دەکەم لە باوەشیان بگرم؟ بۆچی وا ڕادەکێشم؟ تکە ڕاستەکەی بڵێ لە من بۆ شێوەیە نییە وانە؟ بڵێ من وانیم تکایە. وانیم بەلای منەوە لە چاوێکم ڕۆشتم بینی زیاتری زۆری زیاتر ئایشان. لە چاو یەکەم ڕۆژ؟ بەڵێ ئایشان. ڕێک لە چاوێکم ڕۆژ. تۆ وەک تۆ نابم. گوێت لێمە من کەسێکی خراپ نیم. هیچتر لە ناخمەرە دەرەوەیە خەمان بەردە وەس پێنە. چێ بۆ؟ خوشکە؟ ئەوە چەنگیز؟ ئێستا نەڕۆشتووی؟ کچم لە حەمام هاتی دەرەوە؟ باوکە چاکەت بخۆ و بڕۆ نەشڵی دێمەوە چکە خوشکم زانێ؟ ئەوە چ زوو قسەیەکە بەهار دەتۆ سەیرێکی باوکە گیانەکەت بگە ئەو پیاوە هەمانە پیاوەیە کە کاتی خۆی ڕۆیشت وامەکە تکا دەکەم. ئایا بۆ مشتێکی ئەوەندە ئاسانە دوایە و هەموو ساڵە بگەڕێمەوە لە بەردەم کچەکەم چۆک دانێم و بپارێمەوە؟ چی دەوێ؟ چی دەوێ باوکە بۆ چی دەپارڕێەوە؟ هیچ باوکێک پەشیمان نابێتەوە لەو شتانەی کردوویتی؟ چەندی ساڵە بەس بیر لە ئێوە دەکەمەوە هەر خەمی ئێوەمە. دەبێستا چی ئەوانە بپارێزی؟ دەبێستا چی ئەوانی خۆش بێەوە و ژوورستانە؟ تۆ خەمن نەبێ ئێمە بە هەر شێوەیەک بە یەکتریمان پێ دەپارێزرێ. باشە ئیشەنەوە خێزانی خۆی هەیە بەڵام تۆ هەرەوە بە تەنیا دەبینیەوە؟ من بە تەنیا نیم باوکە کەسانەکان تا من بپارێز. تۆ لە چێە؟ تۆ میژ هەروە بووی کچم تەنیا بووی
تازە بە تازە دێوانم پێ دەڵێ بەڵێ تەنیا بوومە چونکە تۆ تەنیا دەتێشتم بەڵام ئیتر تەنیا نیم کەسێک هەیە تەنیا جێم ناهێڵێ دەتەوێت لێرە بڕۆم بۆیە وا دەڵێ خۆیەتی چونکە ڕاستە چونکە من خۆشەویستێکم هەیە کە لە هەموو شتێک دەمپارێزێ یعنی کەسێکی وەک تۆ نییە بەڕاستی باڵێ پیاوێکی پیاوانەیە ئەو کاتە درۆی بۆ دێ بێزەنگ دەبێ و قسە ناکە تۆ هەرگیز ناگەیتە ئاستی ئەو پیاوێکی هەرگیز جێم ناهێڵێ منیش بەجێتان نایڵم بەهار بەڵام من تۆم ناوێ ئەوت دەوێ باشە چ شتێکی لەم باشترە هەموو شتێکی ئەو لە ناخی چاوەکانی و پێدەکەنێ ڕێک بێتەوانەی تۆ وەک مرۆڤێکی دڵڕق دەسە بەر چاو بەڵام لە ڕاستیدا دڵ نەرمە بەڵام خاوەن دڵێکی پاکە دەزانی گرنگترین شت لای ئەو چییە؟ چییە؟ خێزان حەز دەکا خێزانێک دروست بکە هەر شتێک کە لە تۆدا نییە لە ئەودا هەیە ئەو بۆ خاتری خۆشەویستەکەی دنیا دەڕوخێنێ ئێستا گەرم شتێکم لێ بەسەر بێ یان جانم ئازار بچێژەیە بەس ناوی بێنم بەسە ئیتر لای هەر کەسێک بێ خەریکە هەر شێت بێ وازیان لە دێنێ و دەتەلام باشە نایە پیاوە بەرزە چییە کە باسی دەکەی؟ ئەزەل ناوی ئەزەلە ئاها کچان بە دوای کوڕێک دەگەڕن کە لە باوکیان بچێتە خۆشیان بووە من ڕێک پێچەوانەیە وم کردووە چونکە ئەو من دەپارێزێ ئەوە گەر پێویست کات تەنانەت لە تۆش دەمپارێزێ ئێستا دڵت خۆش بوو کە مەعاسی دەبووی؟ بەهار دەزانیت گەرجیانم ئازار بدەیت چ ڕوو دەدا من باوکی تۆ گەر لە ڕاستیدا ڕێگە و کەسەی باس کرد دۆزی بیتەوە باوەڕ کە ئەو کات دڵخۆشترین کەس دەبم کچم باوەڕ بکە ئەرێوە ڕادیۆیەک شتێکی خۆش هیچ دەدانیە لە کاتم دەگری سەردار ڕاستە فشت هەیە بەڵام هیچ شتێکی لە دەست نییە هەیە زاواکەم شتێک هەیە بەو هۆیەوە هەرچی لە ناو دەستیەتی لە پارە و پوڵ هەمووی دەردێنین تەنانەت گیانیشی هەست پێ ناکە ئەو شتە چییە؟ ڕۆڵەکەم من قوربانی خۆم دۆزیەوە جەرگەکەم کسە بە شێوەیەک باسی و پیاوە دەکا لە دەرەوە ئەزەلە لە ناخیشەوە ڕێک عومەرە ئەسل دەمەوێت شتێکی لێ پرسم بەڵام تووڕە نەبێ ئەمانە لە چاو ئێمە چەرە زنوانیە؟ یانی پشت چەند مانگێکی تر ئێمە گاڵتەیان پێ دەکەین کە چی مالێ کردنوانیە؟ نازانم هیچ یەکێکمایەکی بەسەر نایە وانیە؟ هیچ لە دەست نادەین وانیە؟ دڵنیایی دەوێت دەیان ڕاستی هەردووکیان هەمان شت نین کەوایە دڵنیایم دەوێت تەواو ڕاستی چاڕوانی تەلەفۆنێکم شەرمین کە لەیدا ئینجا زام چ هەواڵێکم بۆ دێ بەڵام دوعا دەکەم لێ نەدا لەبەر چی؟ چونکە کاتی ئەو تەلەفۆنم بۆ دێ ئایا زەرم کردووە یان قازاتم کردووە ئەوە نازانم ڕۆیشتونە بە یەکەوە ڕۆیشتونە جەوەکەوە پێدەچی خاڵۆ ئێستا چی بکەین ئەوەی ڕاکە دەرد دەکرێن خوارزە هەر کەسێک ڕابکە دەری دەکەین چارە نووسی خراپ وەک ئەشقێکی کوێر وایە هەر چەندە ڕابکەی ئەو هێشتا بە چێژەوە دوات دەکەوێت ئۆتۆمبیلەکە ڕاگرا یعنی هەتا مردن لە دەرەوەی شار بمێنینەوە تۆ پەیوەندیت باشە لە هەر شوێنێک بێت تۆ دەتوانی ئەو خاڵۆیە بدۆزیتەوە شتێ بکە بیدۆزینەوە چ شتێ بکەم تەفۆ برازوانەکەم تۆ مێشکت باش کار دەکا بەڵام بینە خوێنی بۆ ناسێ تۆ بڵێ چی دەکەی؟
پێشەوەی بمان دۆسێتەوە تۆ بیدۆسەوە دەیدۆزمەوە بە پێچەوانی ئەوانەی دەڵێن مردن نییە ئەو شتەی کە ناتوانانی لێی دەرباز بیت ئەو شتەی کە ناتوانانی لێی دەرباز بیت گەڕانەوەیە بۆ ئەو ژیانەی کە لە ناختدا دروستت کردووە تۆ خەریکی دەرسەکەت بە گەشتەکە بۆ کوێیە؟ هیچ شتێک ماوە ئیتر قسەی لەسەر بکەین؟ چۆن نەماوە؟ ئەسڵەن ئێستا دەست بە قسان دەکەین دوێنێ شەو من خیانەتم لێ کردی باش نامێ بیبستم ها بەڵام بۆچی من دەمێ باسی بکەم ها؟ دوێنێ شەو من لە ژیانمدا بۆ یەکەم جار خیانەتم لە تۆ کرد یەکەم جار؟ یەکەم جار ژنێکم خۆش ویستاوەکو تۆم لە بەردوو بکەوێنێ چۆن بوو؟ وای کرد؟ نەیتوانی وا بکات هەموو ڕۆژە خیانەت بکەم تۆم لە بەردوم ناکەوێت دەزانی لەگەڵ چێ؟ لەگەڵ کچە پرزەردەکەی قومارخانەکە بیر چاتەوە؟ بەسە هەروەها ئەو شەی لەگەڵ تۆ نەم کردووە ها تەنانەت ناتوان دەستشی لێ بدەم ها دەگریم تا چاوم دەردی ئینجام کارە دەکەین ها کاتی بەرگەت ناگرم بەستە جەنگیز بەڵام ئای لەگەڵ ئەو بێسنوور بێسنوور بێمنەت بەستە جەنگیز تۆ پیاوێکی قێزەوەنی من قێزەوە نیم هەی دەبم عاشقم عاشقێکی بێمێشک دەبەنگ قێزەوە نیم بێچارەمە بێچارە تێبگە تاوا بکەم وەک عومەر سەیرم بکەیت هەموو شتێکی پیسم کرد تەنانەت بۆ تۆ خیانەتم لە تۆش کرد تا تووڕەبی تا شێت بی تا ئیرەی ببەی بە ئاگا وەرەوە لە هەستەوە و سەیرێکی من بکە بەس یەکجار سەیرم کە دەتەوێت بڕۆی؟ بڕۆ یانی وازم لێ دەهێنی؟ بەدوام دەکەوی؟ دوات ناکەوم ئیتر کۆڵەکە و تەڕەماشی تۆ نیم بڕۆ دەبڕۆ بەڵام بە تەنیا لێرە دەڕۆی جان لای من دەمێنێتەوە تۆش ئاوا دەڕۆی دیارە قسەکانی منت نەبیست جان کوڕی تۆ نییە بیستم وان بیست کە هیچم نەبیستووە دەمزانی ئەیشان پێشتر دەمزانی کەوایە بۆچی؟ بەلامەوە گرنگ نییە ئەیشان تێگەیشتی؟ گرنگ نییە هەر چۆنێک بێ تۆ قەت نەبوویتە خێزانی من بەڵام جان ئەگەر چی لە عومەر و لە من نییە بەڵام کوڕی منە تێگەیشتی؟ ئەو کوڕی منە جان وەرە کوڕم دەتەوێت بڕۆی؟ وا دەزانی ڕێم پێ نەدەدای؟ بڕۆ دەی بڕۆ بەڵام چۆن هاتی ئاوا بڕۆ
درۆ دەلەسەکانت ببە و بەتەنیا بڕۆ. دایەجان دەچی بۆ شوێنێک؟ دایەگیان دەڕۆی؟ ئەی باشە با چی شتێ بکەین؟ وەکو چی؟ چوزانم چی شتێ بەیەکێ بڵێن بۆی تر شتێکی تر یاوە تا بچین هەندێک فشار بخەینە سەر یەکێ شتێ بکە یانی ئاوادانە نیشین یانی هەمان ئەو شتانەی کە کردومانە بۆچی نەیکەین؟ ئەوانەمان کردو شەرمین ئێستا هیچ زەحمەتترمان لە پێشە. نا ئەمەیان چییە؟ ئێستا ژەهران بە دەوروبەریاندا کردووە ئەنجا نۆرەی ئەوەیە کامیان ژەهرایی بکەین. یانی بە تەواوی چی ڕوودەدا؟ چاوەڕوانی شەرمین ئەوە چاوەڕوانیم تەواو. ئەرێ مردین ئەوەندەی چاوەڕی تەلەفۆن بکەی هەر لی نەدا. ڕاست دەکەی شەرمین. خاڵۆ پێش ئەوە هیچکەم با جارێ بوەستین. هیچ شتێک نییە بۆی بوەستین خوارزە تەقانی فیشەکەکە لەسەر منە بێ ئەوەی دەستی تۆ ماندوو بێ دەمانچەکە دەتەقێ. خاڵۆ شتێکی پێچەوانە هەیە لایەنەکەی تێ زۆر بێدەنگن جەنگیز مرد ئەوەندەی پێم بڵێ زوو کە پرۆژەکە تەواو بکەین ڕۆژی 50 تا تەلەفۆنم بۆ دەکا شتێکێ بەڕاستی نەڕۆتە ڕێوە خاڵۆ. ئەگەر بێت و چاوەڕوان بان تا شتەکان بەڕاستی بچوبانە ڕێوە تا ئێستاش لە زیندان بووین خوارزە زانیت. ناخاڵۆ ئەم بەدەنجی ئاسایی نییە لەو کاتەوە وتومانە با دوای عەلی بکەین شتێکی پێچەوانە ڕوودەدا شتێک لێمان دەرباز بووە. خوارزە کاتێ پاڵت بە دیوارێکەوە ناوە دەبینی ئەو شتانێک کە لە دەست ڕایان کردووە بە دەست و باز و خۆیان ڕێک دێنەوە بەردەمت. دێ خواحافیز تۆ لە دەرەوە چاوەڕێکە. بەتەمای چی بکەی؟ پرسیارێکی هاوبەشەکەم دەکەم. لەبەرەوەی پێشتر یەکترمان ناسی و یەکسەر دەستمەنا بابەتەکەوە تۆ یەخەی من بەردە و بڕۆ منیش یەخەت بەردەدەم. زانیمان جەنابە دەست درێژە بەڵام ئەگەر بێت و درێژیکەی ئەوە تۆ قاتی من لە هی تۆ بەهێزترە خاڵەوە. زانیم پیاوەکانی تۆ زۆرن بەڵام گەر بمەوێ بە تەنیات چارەیان دەکەم. تۆ پیاوێکی بە حساباتی ئەویشمان زانی باش پیلان بۆ یاری دادنەی بەڵام گەر لە کەلێنێک گیر بووم یاریەکە تێک دەدەم خاڵۆ. سابەکە من تێناگەم عمەر تۆی لە من هەنداوەیان بەڵام گەر تۆ هێشتا شارەزای من نەبووی ئەوە عەلی بەتەنیا پانە دەکاتەوە بە چەک و دەمەکەش تۆ پانە دەکاتەوە خاڵۆ. ئێستا بیستت من چیم؟ بیستم برادر من کە نان دەخۆم حەز ناکەم زۆر قسام بکەم بەڵام ئێستا تێر بوو ئەگەر حەز دەکەی با کەمێک شەهیە تۆش بکەمەوە. ئێستا گەر مەسەلەکە گیرکردنی پیاو بواە لە کەلێنێکەوە ئەوە تۆ منت دەخستە کەلێنەکەوە یانەوە تا دیسان من تۆم دەخستە ناوی ها؟ ناخاڵە ئەگەر مەسەلە کوشتنی پیاوێک وایە لە کەلێنێکەوە کۆڵەکەکەی پشتی خۆت لێ دەدای یانەوە تا ئەو پیاوە نەبینراوەی کە لە کەلێنەکەوە لە پێشت بە دیار دەکەوێ برادەر.
یعنی ئەگەر مەسەلە گۆڵ و زگتێرکردن بێت من نانەکەم خوارد تێریش بووم بەڵام دەبێت تۆ حیسابەکە بدەی برادەر. ئەوە دڵی خاڵۆ. وەریگەرە وەریگەرە. ئەوزان تارمان باتارسن ئەردوغایرک ئەوانە خزمی منن. سەلیم داداش سەبات نیشان ئەمڕۆ ڕۆت ئەوانە نزیکترین کەسی منن. تاکیدکەوە بزانە ناوی هەموویانم نووسیوە. ناو نیشانەکانشم لابوو بەڵام وەرەقەکە بچوو بوو جێ نەبوو بینوسم برادر. خاڵۆ ئەوە تۆ بەتەمای چی بکەیت؟ ئەگەر مەبەستت ڕۆشن و ڕاکردنە هەموو کاتێک بەدواتەوەم برادر. تۆ بۆ هەر شوێنێک ڕابکەی من پێشتر لەبێم. ئەگەر مەبەستی ئەمەش کوشتن بوو بێت کوشتنی تۆ زۆر ئاسانە برادر. ڕاستیەکەی هەموو ڕۆژی چ کاتێک بمانویستایە دەمان کوشتی بەڵام مەسەلەکە کوشتن نییە. ئەی چییە مەسەلە کوڕە چییە چی؟ خۆ من هەموو شتێکت پێ ناڵم برادر. بۆ ئەم وڵامە خۆت بیرکەوە بەرادەر. خاڵۆ من چۆنەوە قەرزت بدەمەوە؟ ڕۆژێ مەش دێ خوارزاکەم تا ئەو ڕۆژە دێ ئەگەر ئەزەل پێت بڵێ بکوژە یەکسەر دەکوژی بڵێ بمرە دەمری تەواو. دەست ماز دەکەم خاڵۆ. نانانە تەواو ئێستاژەم زەرفانە وەرگرە هەموو ڕۆژێ ئەمانە پڕکەوە و بیان نووسە یەکسەر بۆ منیا بنێرە. چی بنووسم خاڵۆ؟ چی دەنووسی؟ لەو ڕۆژەوە ئەزەل چی دەکا؟ بیر لە چی دەکاتەوە؟ دانە دانە بۆم دەنووسی دانە دانە بیان نووسە بەبێ ئەوەی هەستیشی پێ بکات. بڵێ خاڵۆ ئێستا وای دانێ من چوون بۆ لای ئەو پیاوە اینجا نانی ئەو بخۆم و یانی ئێستا ئەمە نابێتە خەیانەت ببێ ئاگای ئەو شت بکەم گەر هەڵام بمبورە خاڵۆ. خوارزە دڵسۆزی سەبارەت بە تۆ لەمە بە دووە ئەوەیە کە ئەگەر پێت بڵێم خیانەتیش بکە دەبێ خاین بیت. تێگەیشتی؟ دەی ڕۆڵە بەخێرچی دەی. ئەوە سەیری کوێ دەکەی کوڕە ها؟ هیچ شوێنێک. ئێستا بچینە کوێ نام خۆین؟ شوێنێک پێ دەزانم شوێنێکی سەلامەت. نیگەران بووم تا هاتیە دەرێ. ئەو هەتیوە پارەی ناخواردنەکەشی بە مندا دەی هیچ نییە. هیچ کۆتاییەک لە خۆیەوە کۆتایی پێنایە. هەر کۆتاییەک لە سەرەتادا ڕێگایەکی هەبووە کە بەسەریدا ڕۆشتووی. تۆ هیچ غەمت نەبێ. با بەڕاشکاوی لەم بابەتەوە قسە بکەین سەردار. تۆ هەندێکتر لێ وەرگرتم وتت شتەکە بە ماوەیەکی دیاریکراو دەکەم. ئێستاش کاتت بۆ دادەنێم. ئێستا بیکە دەی بە 5 دقە. سیرکایی مناڵ هەمیشە هەمان هاڵی جاران دەکەیەوە. تۆ بە فشە لەم نوکتەکەم تێگەیشتووی. ئەسڵەن تۆ بە فشە لە ئەیشان تێگەیشتووی. گەر ئەیشان ئەمە بزانێت یەکەم جار سەری تۆ دەبڕێ ئینجا هی من ئەیشان نابێ.
4 دقیقەت ماوە سەردار. باسی ئەیشان ناکەم. کچەکەی دم، کچە چووکەکەم. تەنانەت گوێگرتنیش لە تۆ تاوانە سەردار. بەردەوام بە. وتی گەر شتێکم بەسەر بێ، هەر کە خەبەرێکشمدا بە ئەزەل، وتی هەموو شتێک بجێ دەڵی و بەڕاکردن دێ. ئاوا داماوە دڵسافە. وەک بڵێ شتێکی باشی کوتووە. لەمە باشتر هەیە؟ خاڵی لاوازی پیاوەکەی پێوتم. دەزانی بۆ تێکەڵکار و باری کچەکانم دەبم جەنگیس؟ چونکە تۆ باوکێکی قێزەوانی سەردار. کچان دەزانن. کچان وا دەزان ئەوان قوربانین. بەڵام لە ڕاستیدا کچان ڕاوچین. کچان بە ئاسانی دەتوانن یەکسەر خاڵی لاوازی کوڕەکان بدۆزنەوە. دواتر دێنەوە پێت دەڵێن. تۆش ئەو خاڵە لاوازە بۆ خۆت دەقۆزیەوە. قوربانی ئەزەلە، گولەکە بەهارە. باشە چۆن بیتەقێنین؟ خاڵی لاوازی لەکوێ تا بیتەقێنین؟ ئەو ئەزەلە زۆر شاراوەیە. دەزانی پیاوی شاراوە چۆن دەبی جەنگیس؟ یان هیچ نهێنێکیان نییە و هەمووی درۆ دەلەسەیە؟ یانەوە تا لە ژێر بەڕەکەیاندا شتێکیان شاردۆتەوە. بەڕای تۆ ئەزەل هیچ شاردۆتەوە؟ نا، ئەزەل هیچ شتێکی شاراوەی نییە. بۆیە ئێمە دەبی شتێکی شاراوە بدۆزینەوە. اینجا دەکەویتە ناو لەپمان. لە دەستت دەرناچی جەنگیس. تۆ خۆت باشتر ئەمە دەزانی. ئەم پیاوە چارەنووسی ئێمەیە. هەر شتێکت بەسەر بێت، بێگومان ئەو شتە پێشتر بەسەرت هاتووە. کاکە زەل بەخێر بێ. ئاگاداریان دەکەمەوە کە جەناب هاتووی. نا، با بێتە مفاجەئە. 02 بۆ ئاگاداریتان کاکە زەل هاتە سەرەوە. نەهێشتنی ئەو شتانەی کە لێیشان دەرباز نابیت، تەواو گەیشتن بە کۆتایی نییە. بەڵێ، باشە. کاتە تەواو. ئەزەل هاتووە. بۆ دەرباز بوون لەو شتانەی کە لێیان دەرباز نابی. وەستانی زەمن بەتەنیا بەس نییە. پێویست دەکات بگەڕێیتەوە خاڵی سەرەتا. هاو باش لێرەم چییە؟ نەڵێ بە دوای کەسێکی تر داهاتوو. وەرە گەڕانەوەش بۆ سەرەتا هەڵدانەوەی بەرگەکە نییە، بەڵکو هەڵدانەوەی ئەو لاپەڕەیە کە لێیەوە دەست پێکردن. مەمەد ئەرێ ئەو شتە هەبوو نامەکە. ئەو نامەی کاکت نووسی بووی. مەلیحا ئەرێ نەمانوێتی تر باسی ئەم بابەتە ناکەینەوە. دامە بەزە سەری. کێ ئەو نامەی دایەتوو؟ بۆ خاتری خوا. من دەچمە دوکانەکە. کێ بوو کوڕم؟ چی وت کاتێ دایبەتوو؟ پیاوێک بە ناوی ڕامیس هاوڕێیەکی بوو لە بەندیخانە. نامەکەیدا بۆ ئەو کتێبەکانیشی هەروە تازە دەستم پێیان کردووە. چکارە بوو ئەو پیاوە؟ کاتی خۆی ئەوە بووە، قومارخانەیە بووە. یانی مافیا بوو؟ نازانم، پێ نەدەچوو پیاوێک خراپ بێ، هەمیشە کاکمی پاراستووە. عەقڵشی پێداوە؟ عەقلیسی یعنی تا فێریکە ئەمە بکە ئەوە بکە، ئەو چۆتە ناو مێشکی. ئەو کوڕی منی گۆڕیوە. نادایکە کاکمی پاراستووە، گۆڕینی چی؟ مەمەد تو شوێنی ئەو پیاوە پێدەزانی؟ ئۆڤ لە دەست و دایکە چ کارێکت بە شوێنی ئەو پیاوەیە؟ وتم پێدەزانی؟ من وڵام دەدەمەوە. دایکە لەسەر خۆ دایکە
ئەلۆ ئەلۆ پورە مەلیحە منم نوکێت پوری ئایشانم خێرە نوکێت دەمێکە لە ئەحواڵت دەپرسم ئێستا چۆنی پورە مەلیحە داوایەکم لێت هەیە بەیانی وەرە لام من لە نەخۆشخانەم چی بووە شتێکت پێ دەدەم پورە مەلیحە وەرە نامەیەکت پێ دەدەم خێرە ئاخر چی بووە خوشکە نوکێت وەسێتێکم هەیە خاتو مەلیحە بەیانی وەرە سپاس ڕۆڵە ئێستا پەیوەندی بە کەسێکەوە کرد ناوی مەلیحەیە نامەیەکی نووسیوە دەوێ بیداتێ وتی ئەمە وەسێتی منە وەسیەتە کسایی سەل زۆر بیرم کردووی گەر نەبرم بەیانی سەرێکت لێ دەدەم جا چییە با هەینیش بی با بە تەنیا بی باشترە جەنگیز دەسم بە کارەکان کردووە و تۆشی زەنگت نییە من زۆرم لە خۆم کردووە هاو باش سەیری شەشمانگی ڕابردوو بکە هەموو شتێک بە خێرایی تێپەڕ بووە جالەوە باشتر هەیە وام دەزانی هەموو شتێکمان کردووە بەڵام هێشتا شتانێکیان لە پێشمان کە نەمان کردوون منیش دەوە دەترسم ڕاستە زۆرمان کردووە و بەرەو پێشش دەچین بەڵام وەک بڵێ من بەرەو دواوە دەگەڕێمەوە نەک بەرەو پێشەوە بێم بڵێ بزانم چی بووە جەنگیز ینی کە دەموت ژیانی نوێ جەنگیزی نوێ من ئێستا لە خۆڕە بوومەتە جەنگیزی کۆنی کۆن وەک بڵێ شتە نەکبەتیە کە پێشتراتە ڕێم وادێت تۆ سەرڕێم بەڕێز یعنی شتە نەکبەتەکە چییە دیارە کاتی خۆی بەرارە چاڵت داوە دەشتێک بڵێ جەنگیز سەیرە خەریکە دەمترسێنی ئاخر چیت پێ بڵێم دەترسم لەوەی تۆش بخەمە دڵە ڕاوکێوە هەر بڵێم تۆش بێ هیوا دەبیتر بۆچی دەکەمە دڵە ڕاوکێوە جەنگیز سیرکە گەر شتێکەیە پێم بڵێ گوێم گرتووە نا بابە گوێ لە چی دەگری کاتی خۆی جەنگیزی کۆن مێشکی تێک چوو ئەو ناوەی تێکدا خۆ ئەو جەنگیزە کۆنە بەتمانێ بێتە نێوان ئێمەشەوە نا خۆت ڕێی پێ نادەیت چونکە تۆ یەکسەر ڕام دەچەلەکێنی و بە ئاگام دێنیەوە وانییە؟ باوکارمان تەوا بێ ئاهەنگێکی گەورە دەجێڕین یەکەم برا زۆر خۆش دەبێ ها بوتری خواردنەکانمان بەدەستەوە هەموو دنیا هەرچێکمان مەبەستم ینی هەردووکمان خوا حەفیز کورە جەنگۆ دەباشە لە کۆڵمان بۆوە ئافەریم تەفۆ لە دەستی ڕامیز دەرچوین و ئێستا شەو قالۆچێ دەوێت و شکارە ساتێکمان بکە کەس لێرە نامان کەس لێرە سەیریشمان ناکە بەڵام من ئاوا دانانیشم سەرسەریە بە ئاواتەکە گەیشت بەڵام هێشتا شوێنێک ماوە ئەوێش تورکیایە؟ ڤارنا تەفۆ بولغاریە باوکم خۆی لە بولغاریە لەدایک بووە نیشتیمانی دیوەم پێ چۆنە؟ هەر شتێکە تۆ پێت گونجاو بێ باشە
سێرکە کوڕ من پەیوەندیم پێیانەوە کردووە ئەوە ناهر نازان ڕامیس مامیس چییە لەوێ دەریش قومارخانەیەکی وا هەیە بەیانی هەرچی پارەیەکم هەیە ڕای دەکەیشم سعیبی هەیە بە خۆمان قومارخانەیە چی دەکەینەوە ها قومارخانەی عەلی و تەفۆ سرەی تەفۆ باجارە لێرە دەرچین اینجا دەردەچین لێرە کوڕم دەردەچین تۆ شارەزای ئەوەی نی وەک مسکە وەک مسک بەجە و لێرە ناچێ ڕەخمە بۆ دەڵێ حکمی ئەدامت بۆ دەرچووە جا هەر خۆی وانێ برام مادام وایە بەیانی زوو بۆی دەردەچین و بەڕێ دەکەوی ڕێک تەسلیمی ئەوانت دەکەم تەفۆ بەس نەبوو هەموو یاری بێ ئێمەیان کرد بەس نەبوو هەموو شتێ بەهۆی یاریەکەی ئەوانەوە لە دەستماندا گەر پێشتوانیە بە سەفەرم و دەرگاکە بکەوە و دەفم بە بڕۆم تەفۆ یان بەیانی وەکو سەگ دەمان تۆ پێنن یان بۆی دەردەچین و دەوڵەمەند دەبین دەوڵەمەند و سەربەست دەبین قومارخانەکە دەکەینەوە لە کۆتاییدا لەو دوو شتەیە چێکیانە کامە خەونە تێ باشترە بێتە دی پێم بڵێ کاکە لە ڤارنەدا بە چ زمانی قسە دەکەن؟ ئای بتخۆم خۆ نەخەوت خاڵۆ ئەم شەو بۆم نییە بخەوم خوارزە دیسان بیرە مەسەلەکە دەکەیەوە؟ ئەزەل دیسان بیرکردنەوە نییە تازە ئەمرمان کردووە تەواو دوورکەوە چوومە لای جەنگیز کەسێکی لێبوو تەواو ناینەسمەوە بەڵام شتێک لە گۆڕەیە خاڵەوە تەنیا ئەوە بەس نییە بڵێ شتێک لە گۆڕەیە پێویستە بڵێ شتێکی وا لە گۆڕەیەکە بەهۆیەوە ئاراستەی گولەکەمان بگۆڕین شتێکی وا لە گۆڕێ هەیە باشەکەی نەیزانی باشترە بۆت کوڕم کەی خاڵۆ بەیانی هاتوومەتە لات نەدەهاتم لە ڕێگا پەنجاو کارم ژمارتانێم بەڵام کاتی ئەو هۆکارانم ژمار ئەنجا حەزم کرد بێمەلات من چیم بەسەر هاتووە ئەزەل من گیانی خۆم دەدەمە بەهار من چ کارێکم هەیە لێرە بۆ چەمیشە خۆم لەبەر دەرگای تۆ دەدۆزمەوە چونکە تۆ هی ئێرەی مەبەستە چییە؟ مەبەستە چییە ئەزەل؟ تۆکەی چ مرۆڤێکی تۆ شتێکم پێ بڵێ تا نەفرەتت لێ بکەم ئەگەر نەفرەت بکەی وا دەزانی دەتوانی بچووکترین شتیش بگۆڕی نامەوێ لە ژیانی خەیاڵی ڕوبەڕوویەک بووینەوە من باوەڕم بەو شتانە نییە ئایا لەبەر ئەمەیە هەشان لاوم مەهێنا ناوی من مەهێنا تکایە ناوی من مەهێنا
وەک بڵێ کەسێکی ترەوە بانگم دەکا کێ بانگم دەکا تۆ کێی من کەس نیم هیچ کەسێک نیم مەکە چی دەکەی وا مەکە مەکە تکایە ئەزەل لێ دەپاڕێمەوە مەکە باشە تۆ چی وەک بڵێ دەتناسم تۆ چی خاڵۆ بۆستە خاڵۆ بوو کروتەیان نە خاڵۆ تۆ بڵێ توانیت شتێک ئاشکرا بکە یان نا بەڵێ خاڵۆ بیرم کەوتەوە ئەو هەو بوو کاتێ پلانیان بۆ عومەردانا ئەو ژێ بوو بەبیرم دێ خاڵۆ ئەوەی بەسەر عومەریان هێنا ئەوەندە سەرقاڵی کردوم نەمزانیەوە بەتەمان بەسەر ئەزەریش بێنن بەهەرحاڵ ئێستا من کارێکی بچووکم هەیە دوای قسە دەکەین
چه هەیە؟ کاکازل تۆرە بانگی پورم دەکەم. نا بانجی مەکە. داکت لە ماڵەوەیە؟ نا دەرچوو. دەزانی بۆ چۆ ڕۆیشتۆ؟ پلیتەکانی سەرکەوتن ئاشکرا دەکەم. دوو پلیتی شەمەندەفەر بەرەو سۆفیا. دەزانی چیا؟ بڵغارەکان کیوان هەیە هەر قاسێکیان هەندی متە. وەکی تۆنا وەکی منە. سەیری ئایانە مەکە کەسمان لە دوانیە. بیر لێ بکۆ کوڕم خەیاڵ بکە خەیاڵ. ئەوانە بەسەر چوون. خەیاڵ بوو. بەک بۆ دواوە بەک. ئێستا سەیری ئایانە بکە. بە هەموو ئەقلی خۆیان دانەوێ ئێمە بۆستێنن. ئێمە تازەیە چێ دێڵی. دەڕۆی. ئەم کارە کۆتایەکەی خراپ دەبێ ئەزەل. با خراپ بێ. یانی هەر کەس بێ دەسووتێ. با بسووتێ. بە هیوام شتێکی وان نەکەین. تا نەفرەت لەو ڕۆژە نەکەین. با ئێستا بیکەین. نەفرەتیش لەو ڕۆژە بێ. هەڵەیە. هەڵەیە هەڵەیە هەڵەیە. پێم بڵێ هیچ شتێکێ لێمە ڕاستتر بێ. نابێتە هەڵایشان. نابێتە هەڵا؟ ئایشان. نەخێر ئەزەل بێدەنگ تکایە. تۆم خۆش دەوێ. قافەکەمان پرە لە گۆشە سەر حەوسێن. حەوسێکی جوان دەژێ شەکێکی لێیە. کورە با لێی بێ لێی بێ. با دوو دەچی هەناریشی لێ بێ. ئەی هەوار. پارەکەم لەبێت چوو. نابێ نابێ. بەرم دەکوڕا. ئەوە هەموو سەرۆکی سامانمە. دەیبینەوە. لەوێ دووبارە دەیبینەوە من و تۆ. دەیبینەوە کوڕا. دەیبینەوە. ئێمە دەڕۆین. دەڕۆین. جابڵێکی خێزانش دروست دەکەین. دەبینە خاوەن ماڵ و منداڵی خۆشمان. سەیری دواوە مەکە. دەڕۆین. ئەو جارە ناتوانین ئێمە ڕابگرین. دەڕۆین. بدوای من دەڕاکە. بۆ شوێ ڕاکەم کوڕا. کاکە من چارەیان دەکەم بدۆم دەڕاکە. ڕاوەستە کوڕە ڕاوەستە. من ئەو شەمەندەفەرە لێ دەخڕم. من و تۆ لەبار نای. لەبار نا. من و تۆ ژنیش دەهێنی. منداڵیشمان دەبێ. خۆشترین ژیان لەوێ دەژین بۆ خۆمان. بۆ بڕە کاکە باڕۆی. دەوەرم ئەمڕۆی کاکە دەیزۆکە. بۆ.
کەیشان کەیشان بابمان شوێن هنا قوم التلفون منيا بس الكوت مشكات چه اگر جنگیز بیوش دخم شیر پیم کاریان بمنا چه برادر ئەمن چیرۆکێک قەرزاری تۆم وانە ئەگەر دەڵێ هەروە لە ڕێگا بۆتی دەگەڕمەوە چیرۆکەکەت بۆ بگەڕمەوە بێڵێ خاڵۆ ڕۆژێک لە زیندان بووم لە حەوشەکەدا منداڵێکم بینی منداڵێکی پەرێشان وەک بڵێ دنیا بەسەری داڕوخاوە خەمبار منیش گوتم ئەرێ کوڕا بۆچی وا خەمباری سەیری کرد وتی خاڵۆ منیان کوشتووە خاڵۆ منیش پێکەنیم وتم تا دڵی بدەمەوە وتمەی ڕۆڵە هەر کەسێک لێرە بێ یان ئەوە تا مردووە یان ئەوە تاش کوژراوە اینجا سەری بەرز کردەوە و سەیری کردم وتی مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکە مردن نییە خاڵۆ دەزانی وتی مەسەلەکە چییە؟ چێ مەسەلە؟ وتی مەسەلەکە مردنە لە خۆشترین ڕۆژدا مردنە لەو ڕۆژەیدا کە تۆ تیایدا جوانترین خەونەکانت پێک دێنی ئەوەیە مەسەلەکە دەزانی مەسەلەکە چیترە؟ چیە خاڵۆ؟ مەسەلەکە مردن نییە مەسەلەکە مردنە لەسەر دەستی جێ متمانەترین هاوڕێکت ئەوەیە مەسەلەکە ئیتر ئەو کوڕا ئاوای بە من گوت ئێستا تێگەیشتی ئەو منداڵی حەوشەکە کێ بوو برادر
لەسەر عومەر پرسیارە لێ کردم ئێستا لە عومەر تێگەیشتی ها تێگەیشتم خاڵم تێگەیشتم تۆ لەو جۆرە پیاوانێنی تەفۆ تەنیا کەسم هەبێت تۆی براکەم کاکە؟ تۆ تاکە کەسمی ناترسم چ لە دەستی بیکە نازانم بۆچی دوام کەوت من هیچ شتێکم نەکردووە من ئاگام لێ نەبوو کە ئەو بە دوام داهات بۆیە ناترسم کاکە کاکە ناتوانم بیکەم پێم ناکرێ ببوورە کاکە ناتوانم بیکەم ناتوانم داوای لێبوردنی چی پیاو خۆ دەبەنگنی ئەو هەموو ڕێگایەمان بڕی لێم دەکاکە زووکە بمکوژە تکایە یا سزام دەیە لەگەڵ خۆت بمبە کوڕم تۆ هەتا ئێستاش هەر بێ ئاگای ئەمڕۆ من و تۆ بێ تواناییمان بەدەستهێنا ئەمڕۆ سامی ئێمە سووک بوو فری من و تۆ تەفۆ ئەمڕۆ لە سەگایەتیەوە بۆ پیاوەتی تەرفیعمان کرد یانی نامکوژی کاکە ئەمڕۆ تۆ ناکوژم دەچینە باردا گورە بار نایدە خۆم کە گەڕاینەوە ئەستەمبۆڵ هەردووکمان بەیەکەوە دایکی میلەت خەڵات دەکەین ئەم وێنانە بینین
من و ئەیشانین بە تۆڵە بەکاری دێنم. باوەڕی پێت کرد؟ کردی. چونکە ڕاستەکەیت پێوت. ئەمە باشترین ڕێگەیە بۆ خەڵەتانی کەسێک خاڵۆ. هات. باوەڕی پێ کردی؟ من بە تۆم نەوتوە بوویتە وەستا خوارزە، بەڵام کاری ئەوەندە بەتوانا دەکەی. وام لێ هاتۆ بڵێم تەواو لە تۆ دەکشێمەوە. تۆی لەگەڵ عەلی وەکو مشکوشی لە یاری دەکەی خاڵۆ. من تەنها کۆتاییەکەم گۆڕیوە. ئەوەی بەسەر عومەر هات حەزم کرد ئەویش ئاوای بەسەر بێت. ویستم بە تەفۆ بە هەمان شێوە متمانە بکات. عومەر چەندە متمانەی بە عەلی کرد، دەمویست عەلیش ئەوەندە متمانە بە تەفۆ بکە. وا دەزانی ویستم سەربەست بێت. وا دەزانی ویستم ئەو دەست بە ژیانێکی نوێ بکاتەوە. وەکو تۆ وتت، مەسەلەکە مردن نییە، مردنە بە تێگەیشتنی خۆت. بەڵام تۆ ڕێگایەکی باشتر دۆزیەوە ها؟ ببینینێ پیاوە ڕام گۆڕا خاڵۆ. کاتێ من عومەریش بمەوە پیاوم بینی لە پەنچەرچیخانەکە لە لالگادا، ئێستا دووبارە لێرە. ئەوەی کە بەسەر عومەریان هێنا وا بزانم دەیانێ بەسەر منیشی بێنن. تۆش دەتەوێت بەسەرتی بێنن خوارزە. دەمەوێت بیکەن. با بیکەن، بەڵام دەمەوێت هەموو هەنگاوەکانیان بینم بۆ کردنی ئەمە. بێگومان عالی لەوێ ڕۆڵ دەبینێ. بە گۆڕینی ئاراستەی گولەکە لە کۆتاییدا ڕێگایەکە دۆزیەوە خوارزە. ڕاستەکەی بڵێ، ڕاستی بڵێ. مەرزگی بە عەلی سووتانیان ئەوە تا ئازال ڕێگایەکی باشی دۆزیەوە. بۆچی لە دوا خولەک پەیوەندیت پێوە کردم و وتت مەی کوژە؟ وتت مەی کوژە ها؟ وا بزانم هەردووچیان ڕاستە خاڵۆ. بەڵام گەر عەلیمان بکوشتایە پیاوێکی ئەوانە دەمان کاری پێ بکەین. گەر ئەو جارە یارێک بکەین، ئیتر ئێمە لە سای تۆوە لە دەرەوەی بازنە نابین. من تەنها نێردراوەکە بوو. لە ناو شەمەندەفەرەکە پەیوەندیم بە تەفەوە کرد. لە جیاتی بڵێن بیکوژە، وتم مەی کوژە، هەرەوەندە. ئەگەر ئەو جارەش تۆفیق عەقڵ بێ، لە نیوەی یاریەکەش لەبیر نەکا کە دەبێ خیانەت لە چێ بکە، ئیتر عەلی دەبێتە کارەکەرێکی ئێمە. بێ ئەوەی خۆی بزانێ. باشە، ئەی تۆ ئاگار لە خۆتە کە دەتەوێت خیانەت لە کێ بکەی خوارزە. دەزانی شتێ دەربازنە بۆکان چێ خاڵۆ ها؟ ڕۆژێک دێ دەبینین هەرێکەمان خیانەتمان لێ چێ کردووە. خۆیەکیان کامیل چاک بێتەوە. بەس تۆ چاک بیتەوە پەیمان بێ منی ژۆندە قسە نەکەم. دواتر پەیمان بێرە کاردوانەکەوم. بەس ئەوەندە تۆ چاک بەرەوە بەسە. پارەی زۆر خەرج نەکەم، زیادە ڕۆیی نەکەم. ئیتر لە ڕووی تۆ هیچ قسە ناکەم. بەس تۆ چاک بەرەوە منیش ئەو کاتە دەمە کەسێکی باش. کامیل؟ شەرمێن بێ دەنگ بە تکایە. کامیل دەژیب، گەڕایەوە دەژیب. پەیمان جارێکی تر تووڕت ناکەم. سپاس خوایە، پەیمان بێ هەر شتێکت بێ بۆ بکەم. شەرمێن بڵێ گوێم لێتە کامیل. هەمووتان سەلامەتن، هیچ کەسێک هیچی بەسەر نەهات وانە؟ کەس نەمردووە وانە؟ ناخۆشین دوو ڕۆژ بۆ کامیل، دوای تێت دەگەێنم، بەڵام لە کۆتایی ئەوە تا کەس نەمردووە. کچم بڵێ ئایشان
قسەکەم قسە بکە قسە بکە